خوێندکارانی ئازیز سڵاوتان لەبێت. پۆدکاستی ئەم جارەی پەیمانگای سلێمانی تایبەتە بەوانەی بیرکاری. توی خوێندکار ئەگەر ئەتەوێت ترسوت لە ڕاوکێ و سترست نەمێنێت بینەری ئەم پۆدکاستە بە. ئەچمە لێ مامۆستا عەبدوڕەحمان. مامۆستا عەبدوڕەحمانم کاتت باش، فەرموو خۆت بناسێنە. زۆر سپاستانەکەم. مامۆستا عەبدوڕەحمان سدیق، مامۆستای یوانی بیرکاری لە ئەحمەدی سەلاحەدین لەگەڵ پەیمانگای سلێمانی. بۆ وەڵامی پرسیارەکەشت بە دڵنیاییەوە بیرکاری ترسی ناوێت، چکە ترس خراپە. ئەگەر لە هەر شتێک ترسە هەبێ ینی ناتوانانی بگەیت بە ئامانجی خۆت. بۆیە من دڵنیا خوێندکاران دڵنیاکەمەوە کە نابێت لە بیرکاری بترسن و نهێشتنی ئەو ترسەش کۆمەڵێک ڕێوشوێنێوێت. لە ڕاستیە خۆسازدان و خۆ ئامادەکردنێوێت. خوێندکارێک کاتێکە لە پۆلی 11 دەرئەچێ بۆ پۆلی 12 ئەبێ لە سەرەتاوە پلان بۆ خۆی دابنێ، خۆی ئامادەکە بۆ ئەو بارودۆخە کەشوهەوا تازایی کە دێتە ئاراوە. تەنها یعنی بە کورتی ئەگەر ئەوە بڵێم، ئەگەر خوێندکار خۆی ساز بدا، خۆی ئامادە بکە، بڕیاری ئەو بدا کە هەرچی لە توانایە لە هەوڵدان لە کۆششکردن بیکات، ئەو کاتە بە دڵنیاییەوە ئامانجی خۆی دەپێشێت و ئەتوانێت بە ئاواتی خۆی بگات. دەست خۆش مامۆستاگیان. ئەچمە لێ مامۆستا هێمن. مامۆستا هێمن فەرموو خۆت بناسێنە. سڵاو، من مامۆستا هێمن عەلی، مامۆستای بیرکاری لە ئامادەی هەڵکەوتی قورآن و پەیمانگای سلێمانی. مامۆستاگیان، پرسیارەکەم بەوە دەست پێ ئەەکەم، زۆرێک لەو قوتابیانەی کە قۆناغی 11 تێ ئەپەڕێن و دێنە قۆناغی 12 ترسێکی گەورەیان لەوانەی بیرکاری هەیە. بیرکاری بەوانەیەکی گران تێ ئەگەن. ئێوە ڕێنماییتان چی بۆ خوێندکارانی لە قۆناغی 11 دێنە 12 بۆ بابەتی بیرکاری؟ من بە پێچەوانەوە بیرکاری لە پۆی 12 زانستی یەکێکە لەو وانانەی کە خوێندکار دەبێت دەرەجەیەشی باش بێنێت بۆ ئەوەی تێکڕای نمرەکانی پێبەرز کاتەوانێ و بیرکاری بنچینەی هەموو بابەتەکانی تریشە، بە تایبەت فیزیا و کیمیا و با بڵێن بەشێکیش لە زیندەوەرزانی. خوێندکار کێتە پۆی 12 لە پۆلی 11 بە شێوەیەک دەرسی خوێنەوە پۆی 12 شێوەیەشی کە مامۆستا لە پەیمانگای سلێمانی بە تایبەت بە خەمێشی زۆرەوە لە خەمی داهاتووی خوێندکار، لە خەمی تاقیکردنەوەی وزاری هەموو بابەتەکەی زۆر بەچڕی و زۆر بەوردی باسەکە ئەمەیە خوێندکار تۆزێ لە سەرەتایە بە شێوەیەشی با بڵێن زۆر و ئاڵۆز ئەیبینێت. بەڵام بە پێچەوانەوە نییە کاتێک مامۆستا بەم شێوەی باسەکە چۆتە مەکتەب و لە کاتی دەوامە کە دەرسە خوێنە مەکتەبی خۆی لە هەر مەکتەبێک بێت، ئەو کاتە ئازانێ مامۆستا بە چ شێوەیەک بۆی باس بە شێوەیەک پێوت و ئەو کاتە بەرهەمەکەی چنێتوانێ و بەرهەمەکەی وەرەگرێتوانێ. بە پێچەوانەوە لەموانیە، بەڵام پێم خۆش بترسن، ینی بێترس نەبێ خوێندکاری پۆلی 11 کێتە پۆی 12، بەڵام ترسەکە دروستکرد بێ، ترسەکە ڕووخێنەر نەبێت. ترسەکە چۆن دروستکرد بێ؟ بێت پلانێکی تۆکمە و بەهێزی هەبێ، بێت بە تەواوەتی لەگەڵ مامۆستای کۆنتاکتی هەبێ لە وانەکانی بە تایبەت بیرکاری، هەر واجبێک هەروانێک ئەخوێنرێک بە شێوەیەشی دروست دەماڵەوە جاریشکە لە یەکەم ڕۆژەوە دەست پێ بکە و بخوێنێ و لەگەڵ مامۆستایە بەردەوام بێت. دەست خۆش مامۆستاگیان. مامۆستا عەبدوڕەحمان، شۆکێکمان هەیە قوتابی لە سەرەتای دەستپێکردنی خولە ڕووی ڕووبەڕووی ئەبێتەوە. هۆکاری ئەمە چییە؟ وەڵاهی تەنها ئەوەیە کە کاتی خوێندکار ئەگاتەمە پۆلی 12 قۆناغی 12 بە قۆناغێکی ترسناکێتە بەرچاوی وەکو لە سەرتا شەو باسمان کرد، بەڵام بەڕاستی ئەبێ خوێندکار خۆی ئامادەکە بۆ ئەو قۆناغە، بۆ بڕینی ئەو قۆناغە. من هەموو کاتێک بە خوێندکارەکانی خۆم وتووە کاتێکە لە پۆلی 11 جارێ خەیاڵت نەچێ بەلای پۆلی 12 سەرەتا هەوڵ بدە پۆلی 11کە بە خولی یەکەم بە دەوری یەکەم بیبڕیت و تەواویکەی. ئەگەر قۆناغی 11 تەواو کرد و بە پایانی گەاند، ئەو کاتە هاوینی و فرسەتێکی زۆر دەرفەتێکی زۆر لە بەردەمیا هێتە پێشەوە. ئەلەو دەرفەتەیە ئەتوانێ بناغەیەکی باش بۆ خۆی دروست بکات، بەوەی کە بتوانێت لە خولەکانی پەیمانگا یا لە هەر شوێنێکی تر بێ بەشداری بکات و بتوانێت بناغەیەکی چاک لە بیرکاری بۆ خۆی ئامادە بکات. بەڵێ مامۆستا، زۆر ئەبیستین ئەڵەن سەرەتایەکی باش نیوەی سەرکەوتنە. ئایا بۆ بابەتی بیرکاری چۆن دەست پێ بکەین بۆی ئەو سەرەتا باشەمان هەبێت؟ تەمان تایبەت بە خوێندکاری پۆلی 12. خوێندکاری پۆلی 12 وەکوی ئێستا باسم کرد کە هاوینێکی لەبەردەستایە پێشەوەی کە
بچێتە خوێندنگا و لە خوێندنگاکەی خۆی و دەست پێ بکە هاوینێکی لەبەر دەستایە سێ مانگی چاکە ئەمە فرسەتێکی زۆر ئەتوانم بڵێم دەرفەتێکی زۆر زێڕینە بەداخۆ زۆرێک لە خوێندکاران لە دەستی ئەدەن کە لە دەستیاندا ئەو کاتێک ئەچن بۆ خوێندنگا منهجێکی زۆریان لەبەر دەستایە مامۆستا بە ورد و دریشتی هەمووی باسەکە هیچ ناپەڕێنرێ هەموو بەرنامەکان تەمان چی لە پرۆگرامای هەمووی داغڵە بۆ ئیمتحانی بەکلۆری ئەبێ هەموو کتێبەکە بخوێنرێ نابێ هیچیش بپەڕێنرێ لەبەرەوە کاتێکە تەماشاکە خوێندکار ڕوبەڕووی منهجێکی زۆر ئەبێتەوە لەم کاتەیە تۆزێ تووشی شۆک ئەبێ بەڵام وەکو باسم کرد ئەگەر دەرفەتە زڕینەکەی لە دەست نەدابێ و لە خوڵ و لە دەرسوانە تایبەتەکانە بەشداری کردبێ بە دڵنیایی ئەو کاتە ینی ئەتوانێت مستەوای خۆشی ئەگەر نزم و لاوازیش بێ بەو شێوەیە زۆر بەرزی بکاتەوە. مامۆستا خوێندکارمان هەیە لە خولی هاوینایەتە پەیمانگا باشە زۆربەی کات ئەڵێ من لە ئوسڵوبی مامۆسای مەکتەبەکەی خۆم تێناگەم ئایا لەم کاتەیە خوێندکار چی بکات مامۆسای پەیمانگا بە جۆرێک وانە شەرح حکات مامۆسای مەکتەبەکەی بە جۆرێک سوود لە کامیان زیاتر ئەبینێ واللهی طبعا گۆڕینی مامۆستا لە ڕووی دەرونیە تۆزێک بۆ خوێندکار باش نییە لە ڕاستیە بۆیە باشتر وایە یعنی ئەو خوێندکارانەی کە لە پۆلی 11 ئەچنە 12 لە پۆلی 12 کا مامۆستای دەرسی پێڵێ لە خولی هاوینەشە باشتر وایە هەر لای ئەو مامۆستایە بێ بۆی ئوستوب و شێوازەکەی لێ نەگۆڕێ ئەمە حاڵەتێکە خۆ ئەگەر واژ نەبێ بە دڵنیاییەوە خوێندکار ئەتوانێ باشەکانی ئەو مامۆستایی کە دەرسی پێڵێتەوە باشەکانی لێوەربگرێ لەسەری بڕوا و ئەوانەی تریشی کەمایەوە لە لای مامۆستاکەی خۆی تاوی کات یعنی ئەتوانێت لەو کاتەیە ئەو خوێندکار ئەتوانێت سوود لە دوو دەرفەت ببینێ دوو بۆچوون و دوو شێوازی شەرح و وانەکان ببینێ لەم کاتەیە ئەتوانێت بە سوود و قازانجی خۆی بشکێنێتەوە نەک بەزەر دەستخۆش مامۆستای من خوێندکارمان هەیە لە قۆناغی 11 کە دێتە 12 لە بیرکاریە لاوازە ئایا ئەتوانێت لە قۆناغی 12 لە خولی هاوینە لە پەیمانگاکاندا ڕکابەری نمرەی 100 لەوانی بیرکاریدا بە دڵنیاییەوە بۆ پڕی متمانەوەڵم بەڵێ لەبەرەوەی مامۆستایان لە خولی پۆلی 12 خولی بێزکردن لە پۆلی 12 بە تایبەت مامۆستانی پەیمانگای سلێمانی زۆر گرنگی بەوادەن چ بابەتیشیان پێویستە لە پۆلی 2 و 11 لە پۆلی 12 کە دووبارە بێتەوە لە هەمان بابەتە لە هەمان شوێن کە پێویستیان پێێتی جاریشکە دووبارەکەێتەوە و دووبارەیەکەینەوە بنچینەکانی بیرکاری و ئەو یاسا و ئەو بابەتانی کە پێویستمان پێێتی بە دڵنیاییەوە لەسەر وایت بۆردەکە ئەنووسێ و لە بەرچای خوێندکارە جاریشکە بەکارێنینەوە بۆیە ئەڵێن بە دڵنیاییەوە بەڵێ دەستخۆش مامۆستاگیان مامۆستا لە خولی هاوینەیە ئایا ئیمتیازیە یەخۆت پێویستیە بە نیسبەت وانەی بیرکاریەوە منەڵم پێویستیە لەبەر ئەوەی بیرکاری بابەتەکە وای لێ کردووە بابەتی تاکردنەوەی وزاری وای لێ کردووە وای لە پرۆگرامی خوێندن کردووە بابلین تۆزێک زۆرە لە بەردەستی ئێمە و لە بەرچاوی خوێندکاردا بۆ چونکە ئێمە لە پەیمانگای سلێمانی هەموو ئەگەرەکانی گۆڕانکاری لە پرسیارەکانە و هەموو ئەگەرەکانی ئەو پرسیارانە و ئەو بابەتانە و ئەو بیرۆکانە نوێیانەی کە لە وزاری بڵێنیێتەوە بۆ ساڵی داهاتوو باز دەکەین ئەمە ژوای کردووە بابەتەکە تۆزێ زۆر دەربکەوە و زۆر بێتە بەرچاوی خوێندکار و بێتە بەردەستی ئێمەش مامۆستا ئایا خوێندکار بێزار نابێت ئەگەر لە هاوینێکی زۆر دەست بە خوێندنی وانە بکە و دووبارە لە خوێندنی خۆشیان لە کاتی مەکتەبە هەروانە بخوێنێت لە ڕووی زانستیشەوە لە ڕووی زانستی پزیشکیشکەوە نەڵم لەوانەیە سەرەتا بێزاری هەبێت ئەمە وەکو شتێکی بینم وەکو با بڵێن ڕئی خۆم وەکو تەشەنوجێکی هزری وایە سەرەتا کێت ئێمە بۆ هەموو تاق و توهنا و ئەوەدا بەزین بۆ سەر هزری خوێندکارەکە و هەموو بابەتەکە بۆ شێو بۆ قوڵیە باسەکەین کە ساڵانی پێشوو باز نەکراوە ئەمە بە تایبەت لە پۆی 12 بەڵێ تووشی با بڵێن تەشەنوجێکی هزریە کات سەرەتا بێزارە بێ سەرەتا لەوانەیە بێزار بێ سەرەتا لەوانەیە تووشی قەلەقی و دڵڕاوکەوە بەڵام ئەگەر هات و بە دروستی و گوێ لێ مامۆستای گرت و پلانێکی دروستی دانات چۆن سعی بکە ئەم تەشەنوجی هزریە و دەور دەخاو ئەبێتوانێ و ڕایەت لەگەڵ یا و زۆر بەهێزە بێ بۆ هەفتەی داهاتوو هەفتەی دوو هەفتەی دوای ئەوە بۆ هەفتەی سێم و هەفتەی چوارەم ڕایەت و بۆ کاتی دەوام و چوونەوە ناو خوێندنەوە و ناوپۆل
زۆر ئاساییە بێ و زۆر ئاسایی لەگەڵ بابەتەکە هەڵەکە و لەگەڵ تاقیکردنەکە ئینشەڵات سەرکەوتووە بێت. زۆر باشە مامۆستاگیان. هەمیشە کۆششەکەم بەردەوام بەبێ ماندوو بوون. پرسیارەکان شکارەکەم و بەردەوام بە دوای وەڵام ئاگەڕێم. خۆم لەگەڵ خۆم قساکەم و کۆششیش ئەەکەم. بێزارم لەوەی کە بە جوانی تێناگەم. کاتەکەم بە خێرایی دەڕات و من هەست بە گۆڕانکاری ناکەم. کێ نمرەی بەرزم بۆ مسۆگەرەکات؟ وزاری؟ ئەزمونە گەورەکە؟ نانانانە من ناتوانم. دیە کێشەی ئەوەت هەیە بە جوانی لەوانەکان ناگەیت؟ بێزارم. پەلە بکە کاتەکانت بە فیڕۆمەیە. ئەی چی بکەم؟ لەگەڵمان وەرە بۆ پەیمانگای سلێمانی و کلیلی سەرکەوتنەکانت بەدەست بێنە. وا هاتم بۆ پەیمانگای سلێمانی. پۆلی 12 ساڵی دیاریکردنی داهاتووی خوێندکارە، بۆیە دایک و باوکی عزیز کاتە بە نرخەکەی منداڵەکەت لە دەزمەدە و ماندووبوونی چەند ساڵی بە فیڕۆمەدا بیهێنە بۆ پەیمانگای سلێمانی. ناونیشان پەیمانگای سلێمانی، گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی. مامۆستا عەبدوڕەحمان، پرسیاری زۆربەی خوێندکارەکانمان. من خۆشم لە قۆناغی 12 ئەم کێشەیەم هەبووە. زۆربەی خوێندکارەکان ئەڵێن لەوانەی بیرکاری ئۆکەی بە تەواوی تێئەگەین، بەڵام کە بە تەنیادا ئەنیشن لە ماڵەوە پرسیارەکانیان بۆ شیکار ناکرێت. کێشەی ئەم خوێندکارە لەکوێیە؟ وەڵی بە دڵنیاییەوە کێشەکە ڕەنگە پەیوەندی بەوە ساڵانی ڕابردووی هەبێت کە ساڵانی ڕابردوو چکە ئێستا پرۆگرامی بیرکاری بەڕاستی هەمووی زنجیرەیە. پۆلی 9 لە پۆلی دەبا بڵێن تاواکەری پۆلی 9ە، پۆلی 11 تاواکەری پۆلی 10ە. جا پۆلی 12 هەروایە کە بڵین گشتگیرەوە تاواکەری هەموو بابەتەکانی پۆلی 9 و 11ە. بۆیە خوێندکار ئەگەر بە حکمی ئەو ژنگە ناجێگیرێکی ئێستا هەمانە بەڕاستی کە جاروای بایکۆتەیە، جاروای ئێستا لەم کاتەیە کە ئێمە قساکەین ئەوە دەوام وەستاوە بە ئۆنلاین دەسە خوێنرێ، لەبەر خوێندکار بابەتەکان وەکو پێویست لە ساڵانی ڕابردووە وەری نەگرتووە. ئەمە کێشەیەکی تەبەن ئەمە فەراغی بۆ دروستەکە، کەلێنێکی گەوری بۆ دروستەکە. ئەم کەلێنانەیە واکە کە خوێندکار تووشی شۆکە. بەڵام لێرەدا ڕۆڵی مامۆستا گرنگە. بەڕاستی مامۆستا ئەتوانێت یارمەتیدەری خوێندکار بێ، بە تایبەتی وەکو باسم کرد لە خولەکانی هاوینەیە کاتێکە مامۆستا دەرسی خۆی ئەڵێتەوە بە خوێندکارەکانی بتوانێت ئەو کلێنانە بۆ خوێندکارەکانی پڕکاتەوە. ئێمە بە دڵنیاییەوە ئەو بەڵێنە ئەدەین بە خوێندکاران کە ئەو کلێنانیان بۆ پڕکەینەوە. ئەو شتانی کە پێویستیان پێویستی بۆ منهەجی ساڵی نوێ کە بڵین پۆلی 12 هەرچیان پێویست بێ بە شێوی تێبینی بە شێوی سەرنج لە پۆلە هەمویان بۆ ئەنووسین و بۆیان تۆمارەکەین و یارمەتیانێدین تاوەکو بتوانین ئەو کلێنیان بۆ پڕکەینەوە. دەست خۆش بێت. مامۆستاوەک ئەڵێن ساڵ بە ساڵ پرسیار ئەڵەن قورستر ئەبێت و لە شێوازی تەقلیدی دوورەکەوێتەوە. ئێوە چۆن خوێندکار بۆ وزاری ئاماداکەن لە پەیمانگای سلێمانی لە خولە هاوینەیە؟ بەڵێ من بە پێچوانە قسەکەی تۆ لەنەخان ناڵێم قورسترە بێ، ئەڵێم پرسیارەکان ساڵ بە ساڵ زیاتر بیرۆکینەوە و بەڵێ زیاتر خوێندکار ماندووەکەن. با بڵێن وشەیە قورسە تۆزێ لە فکری بیرکاریەوە هەنەیە ئێمە حەزداکەم بەکاری بێنم زیاتر خوێندکاریلاکەن بەڵێ بەتەشی دوایە. ئەمەش ئێمە خۆمان ئامادە کردووە لە هەموو ساڵێک یەین بیرۆکەکانی ناو بابەتەکە و هەموو ئەگەرەکانی گۆڕانکاری لە ناو پرسیارەکانە تاوتویەکەین و لەبێنی تەنان مامۆستاکان خۆشمانە. هەموو مامۆستاکان خۆشمان مناقەشەی خۆمانەکەین لەگەڵ پرسیارەکانە لەگەڵ بابەتەکەیە. ئەم بابەتە ئەم ساڵ چەند ساڵێک ناتوتەوە، ئەم ساڵ لەوانەیە بابەتەوە بابەتە تێکەڵاو کرابێمە تێکەڵاو بکرێت و بێتە بیرۆکەی نوێ بۆ پرسیاری وزاری کامە هێشتا لە وزاریە نەهاتوتوانێ. ئێمە لە پەیمانگای سلێمانی ئەو خەمەشمان ڕوانەوە بۆ خوێندکارە. مامۆستاوە کۆزانین سپاس بۆخوا ساڵانی ڕابردوومان مامۆستایانمان تاوەکو وزاری لەگەڵ خوێندکارەکانمان بەردەوام بوون. ئەوە نییە کە بڵێن خولەکەمان تەواو بێ مامۆستا دەستبەرداری قوتابیەکانە بێ، قوتابیان بە بەردەوامی سەردانی پەیمانگاکەنەوە بۆ پرسیارکردن لە مامۆستاکان و مامۆستاکانیش بۆ پەڕی دڵسۆزیەوە لە خزمەت خوێندکارەکانان. وەکو ئەزانین لە پەیمانگای سلێمانیا تاقیکردنەوەمان هەیە لە خولی هاوینە، چ ڕۆژانە بێت چه هەفتانە بێت چه مانگانە بێت. ئەمە چ ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ خوێندکار بۆ وزاری؟ بەڵێ ئەگەر تاقیکردنەوە ناوکەی خۆی بەخۆیەتی تاقیکردنەوە ئێمە خوێندکار تاقیکەینەوەوانێ هەم بۆ هەڵسەنگاندنی مامۆستاکە خۆمان، هەم بۆ هەڵسەنگاندنی خوێندکار، هەم خودی هەڵسەنگاندنی خوێندکارەکە خۆی. ئایا چەندێک لە بابەتەکە تێگەیشتووە، چەندێک لە مامۆستاکە سوودی بینیوە، ئەم مامۆستاکە چەندێک سوودی گیانەوە بە خوێندکار. زائیدەن ئەمە کە
با بڵێن سوودێکی زۆر گەورەی هەیە بۆ ئەوەی ئەم خوێندکارە چەندێک تاقیکردنەوەکە ئەوەندەی ئەزمموی زیاتر و بەخۆتر و بەهێزترە بێ بۆ ئیمتیحانی وزاری و بۆ ئەو ژینگەی کە لە 50 پرسیارەکە ئیمتیحانی وزاری خوێندکار لە زۆر لێترسا و زۆر یانی بە شێوەیەک سێری هەکە بە شێوەیەکی بینێ کە نازانم یانی ئەوەی ئێستا بەداخەوە خوێندکاران بۆ شێوەی بینن. مامۆستا عەبدوڕەحمان چینە لای پرسیاری کۆتاییمان کە بۆچی قوتابیانی پەیمانگای سلێمانی و لە سلێمانی و دەوروبەریشی بۆچی مامۆستا عەبدوڕەحمان هەڵ ئەبژێرن و دێنە پەیمانگای سلێمانی؟ ئایا جیاوازی ژینگەی پەیمانگای سلێمانی چییە؟ وڵی پەیمانگای سلێمانی ئەتوانم بڵێم یعنی تاکە پەیمانگایەکە ئەتوانین بڵین زانکۆیەکیشە، یعنی بەڕاستی ئەو خوێندکارانی کە ساڵانی ڕابردووی ئەمە لە ڕوانگەی ئەوانەوە سێری بکەین ئەوانی ڕابردوو کە لەم پەیمانگای بەشداریان کردوون بەڕاستی شایەتێکی زۆر گەورە ئەدەن هەم بۆ مامۆستاکان هەم بۆ ستافی ئیدارە و هەروەها بۆ تێکڕای ئەو خوێندکارانی کە پێشتریش بەشداریان کردووە. بەڕاستی یعنی لەم پەیمانگایانە لەم پەیمانگایە ینی بەڕاستی فێری نظام، فێری ئەتەکێت، فێری ئەوە بوون کە یعنی لە پاڵ خوێندنەکەیە فێری کۆمەڵی هەڵسو کەوت و ڕەوشی جوان بوونە کە بەڕاستی ئێمە جێگەی شانازی ئێمن هەموو کاتێ. جا ئەو ژنگەی کە لە پەیمانگایە ڕەخسێنراوە بەڕاستی ژنگەیەکی زۆر ڕێکوپێکە، بەڕاستی ستافی ئیدارە بە دوواداچوونی زۆر ئەکەن بۆ خوێندکارەکان ئەگەر ڕۆژێ نەهاتی بێتنەوە یان دەرسەکان تەنانەت وانەکان چۆن ئەخوێنرێ گەشتونێتە کوێوە مەنەجتاوا کرێت تاو ناکرێت. بەڕاستی ئەم بە دوواداچوونە کارێکی زۆر باشە کە پەیمانگا ئەیکا و هەروەها مامۆستاکانیش بڕیاری ئەویان داوە کە منهەجەکان بڵین پرۆگرامی بیرکاری لە کاتی خۆیان تەواوی بکەن و زۆرترین زانیاری بدەن بە خوێندکاران بۆ ئەوەی کە ئاست و مستەوای خۆیان بەرز ببێتەوە. دەستخۆشە مامۆستاکان. مامۆستای من وتەی کۆتایی ڕێنمایی کۆتایی بۆ خوێندکارانی قۆناغی 12 چییە؟ بۆ خوێندکارانی پۆی 12 ئەڵێم ئینشاءالله لە ساڵی داهاتوو کە پۆلی 11 دەرەچی بۆ پۆی 12 سەرەتا پلانێکی تۆکمە و بەهێز و دابنی یەکەم ئیشت پلانێ بێ، پلانەکەت چۆناهی بێ، ئیتر واز لە کۆمەڵێک شتی ساڵانی ڕابردوو بێنی و بڕیار بدەیت کە ئەم ساڵ بخوێن و ئینشاءالله بەرهەمەکەی بچنیتەوە. بەوەش بەدەستپێکردن لە خولێکی بەهێزکردنەوە لە سەرەتای پشوەکەت کە دەست پێکە لە پۆلی 11 کە دەرچووی. وەزائیدەن یەک قسەش لەوەیە بۆ خوێندکارانی پۆلی 11 حەزەکەم و پێم باشە و دیاریشە و حقیقەتە ڕاستیە خوێندکاران هەوڵ بن خولی یەکەم بن لە پۆلی 11 یعنی بەتەواوەتی خۆیان ماندوو بکەن، خۆیان هیلا بکەن خولی یەکەم لە پۆلی 11 دەرچن و ڕێستێک وەربگرن و یەکسەر بێت ناو خولەکانی بێزکردنەوە لە پەیمانگای سلێمانی کۆمەڵێک مامۆستای بەتوانە بە ئەزمون دەرسەکان زۆر بەچڕی زۆر بە وردی بە تایبەت لەوانەی بیرکاری کەم پرۆگرامی خوێندن بە تەواوەتی تەواو دەکرێت و مامۆستایان گرنگیشی زۆر بە پرۆگرامەکە دەدەن و بە شێوەیەک کە ئەتوانم تەحەدایەوە بکەم بڵێم لە هیچ پەیمانگایشتر ئەو کاتی کە بە خولی هاوینە دەدرێت لە هیچ پەیمانگایشکە و لە هیچ شوێنشکە ئەو کاتە نادێ بە خوێندکار وە تاقیکردنەوەیەک دەکرێت لە هەموو کۆتایی بەشێکدا لە هەموو کۆتایی وانەیەکدا بە شێوەیەک خوێندکارەکە هیلاکەکەین من ناڵێم قورسە خوێندکارەکان بە شێوەیەک یعنی هەموو جارێک بەوەشم پێڵەنەوەشم پێوتراوە زۆرم پێوتراوەوە مامۆستا تۆ پرسیارەکانت قورسە هەموو جارێک پێم کاکە وشەی قورسە بەکارمێنە با بە وشەی قورسە بەکارمێنە کچم وشەی قورسە بەکارمێنە بڵێ مامۆستا پرسیارەکانی تۆ بێزارکەرە با بڵێن ماندووکەرە بەم شێوەیە پرسیارەکان سێرکە لە خەمی ئەوەیان یعنی ئەو پرسیارانەی کە بیرۆکەی نوێن ئەو پرسیارانن کە لە وزاری باس دەکرێن کە یعنی چاوی مامۆستا و چاوی خوێندکار ئەچێتە سەری لە خەمی ئەوەیان ئەو پرسیارانە هیچ کێشەیشیان بۆ دروست نەگا و زۆر بە ئاسانی بیزانن بۆیە ئەڵێم پلانێش تۆکمە ئینشاءالله لە سەرەتای پشوەکەت کە دەست پێکە لە هاوین چەند دەرسێک کە ئەو دەرسانەی کە خۆت بەلاوەزانی ئەو دەرسانەی کە ساڵانی پێشتر لە پۆلی 10 و 11 بە تایبەت زانیوتە خۆتە زانی هەڵسەنگاندێکە بۆ خۆت کردووە کە ئایا کێشەیەکت هەیە درەنگ با بڵێن تێگەیشتێکت هەیە لە بابەتەکە سەرەتا موشویوانە بخۆی ئەنجا بابەتەکانی کەش چەندێک لە تواناتە هەبوو چەندێک توانیت زەبتی بکەیت ئەوەش
ڕێنماییەک بۆ خوێندکارانی پۆلی دەست خۆش بۆ مامۆستاگیان زۆر سپاس بۆ بەشداریکردن لەم پۆدکاستەیە. مامۆستا عەبدوڕەحمانگیان تۆش ڕێنمایی خۆت بە خوێندکارانی پۆلی 12مان بڵێیت سپاس دەکەین. وڵی ئەمە بە دڵنیایی و لە کاتی دەستپێکردنی خولەکانە یعنی ڕۆژانە پەیامی خۆمانمان هەیە نەک یعنی هەر پەیامێک بێت و تاوا کۆتایی بێ هەموو ڕۆژێک ئێمە پەیامی خۆمانمان هەیە بۆ خوێندکار کە چۆن بخوێنێت چۆن سەرکەوتوو بێت چۆن دڵی بۆ بەشداریکردنە خۆش بێت و چۆن سەرکەوتوو بێ و چۆن دوایی بە بەرهەمێکی باش بە دەستکەوتێکی باش لێوەی دەربچێت. سپاس بۆ بەشداریکردنتان مامۆستا عەبدوڕەحمان مامۆستای من لە پۆدکاستی پەیمانگای سلێمانیە. دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ ئێوەش. ئێمە هەمومان لە پەیمانگای سلێمانین بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرە. ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی.